ڕۆژی جیهانی زمانی دایکتان پیرۆز بێ. هاوزمانانی خۆشەویست، ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش. پێم خۆشە لەم ڤیدیۆیەدا زۆر بە کورتی باسی بابەتێکی پەروەردەیی بکەم کە پەیوەندی هەیە بەلایەنی زمانەوانیەوە لە ئێستاە. ئێمە ئەزانین پێویستمان بەوەیە کە زمانی کوردی و لەهجە جیاوازەکانی زمانی کوردی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش بێت. بەڵام بەداخەوە ئێستا بووەتە جۆرێک لە شانازی پێکردن ئەگەر مناڵەکانمان زمانی کوردی باش نەزانن و زیاتر گرنگی بە زمانی عەرەبی و ئینگلیزی یانیش بەشێکیان تورکی بدەن. خۆشەویستان، من ئەمەوێت لێرەیە لەم ڕۆژەدا باسی لێکۆڵینەوەیەکی زانستی بکەم کە لە کەنەدا کراوە لەسەر ئەو منداڵانەی کە بە زمانی دووەم لە سەرەتاییدا ئەخوێنن. تووشی گرفتانێکی زۆر گەورە بن لە ڕووی زانستی کۆمەڵایەتی دەرونی. لەوانەیە کۆمەڵێ پسپۆڕی بەڕێز لە بوارێ کۆمەڵایەتیەکە زۆر باسییان کرد بێ. بۆیە من هەوڵەدەم لەم ڤیدیۆیەدا زیاتر جەخت بخەمە سەر لایەنە زانستیەکەی ئەو گرفتانەی کە قوتابیان و خوێندکارانی خۆشەویست تووشی ئەبن لە داهاتووە ئەگەر بە زمانی دووەم بخوێنن. منداڵەکانمان لەسکی دایکیانەوە توانای گوێگرتن و لێکدانەوەی پەیامە دەنگەکانیان کۆدە دەنگەکانیان بۆ دروستە بێ. هەتا تەمەنی 2 ساڵی ئەتوانن وردە کۆمەڵێ وشە دەرببڕن بە زمانی دایکیان. کاتێ ئەچنە قوتابخانەیەک یانیش داینگەیەکی زمانی دووەم واتە ئینگلیزی یان عەرەبی یان تورکی، ئەم منداڵە چەمکە وشە زانستیەکان بە زمانی دایکی فێر نابێ بەڵکوم بە زمانی دووەم فێرە بێ. ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە گرفتی بۆ دروستکە لەبەری ئەکات بابەتەکە یعنی چۆنەڵێ ئەتوانێت لە تاقیکردنەوەش وەڵام بداتەوە، بەڵام هێشتا تێنەگەیشتووە لەی مەفهومی بابەتەکە، تێگەیشتنێکی تەواوی لە بابەتەکە بۆ دروست نەبووە. ئەم گرفتە کەی دەرئەکەوێ لە پۆلی 7 و 8 و 9 بەشێکیشان پۆلی 10 و 11 ئامادەی گرفتی گەورەیان بۆ دروستە بێ، چونکە لە خودی کۆدی کەلیمەکان و مەفهومی وشەکان تێناگەن و گرفتیان بۆ دروستە بێ. لە سەرەتاییە قوتابی هەتاوەکم پۆلی تەمەنی 12 ساڵی کە پۆلی 6 سەرەتاییەکات زیاتر یادگی ئالی بەکارهێنێ، واتە لەبەریەکە بەس لەوانێت تێنەگا مۆزوعەکە چییە. بەڵام لە سەر و 12 ساڵەوە بە گوێرەی زانستی دەروونزانی و زانستی گەشەی منداڵ ئەڵێ لە سەر و تەمەنی 12 ساڵیەوە ئەم منداڵە هەوڵەدا جگە لە لەبەرکردن تێگەیشتنی هەبێ. بەڵام ئەم منداڵە کە بە زمانی ئینگلیزی عەرەبی یان تورکی خوێندوویەتی تێ نەگەیشتووە لە بنچینەی وشەکان وشە زانستیەکان، بۆیە گرفتی گەورەی بۆ دروستە بێت و وردە ئاستی زانستی دابەزێ. لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەو گرفتانی کە منداڵەکانتان تووشیە بن من لە 2 خاڵی بچووکە زۆر بە کورتی بۆتان ڕوونەکەمەوە. کاتێ ئەم منداڵە لە قوتابخانە کۆمەڵێ وشە فێر ئەبێ، کۆمەڵێ وشەی زمانی دووەم، و کاتێ دێتەوە ماڵەوە ئێمە لێیان تێناگەین یانیش لە کۆبوونەوە خێزانیەکانمانە پورزاکانی خاڵۆزاکانی مناڵەکانی گەڕەکە کاتێ لێیان تێناگا، بۆیە ئەم مناڵە هەست بە گۆشەگیریەکە ئەڵێ ئەوانە لە من تێناگەن، کەواتە هەوڵەدا چی بکە خۆی دوور بخاتەوە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. ئەمە دوو گرفتی سەرەکی بۆ دروستەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە. یەکەمیان گۆشەگیرە بێ، دووەمیان توانای خۆگونجاندنی بۆ دروست نابێ لە داهاتوو لە ئێستا و لە داهاتووشە. ئەوەی بەڕێز لەوانەیە بزانن کە ئێستا ڕۆژگاری ئێستەی کە تێکەوتوین EQ Emotional Intelligence زۆر گرنگی و بایەخی زیاتری پێدرێ لە IQ، چونکە ئەگەر ئینسانێک مرۆڤێک چەندە زیرەک بێت نەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ دەوروبەر هاوڕەکانی شوێنی کارەکەی، ئەوە سوودێکی وای لێ نابینێت و ئەتوانم بڵێم دڵخۆش نابێت لە ژیانی ڕۆژانەیە. بۆیە تکاتان لە یەکەم هەوڵدان ئەو منداڵانە لە ژینگەیەک پەروەر دەکەن کە بتوانن تەفاعل یانیش بەعەرەبی پێوترێ چەمکە زانستەکەی تەفاعلی ئیجتیماعی بە کوردی تێکەڵاوبوون و کارلێکی کۆمەڵایەتی لەگەڵ دەوروبەر و خزم و دۆستانی بە زمانی کوردی ئەنجام بدا، بۆ ئەوی تووشی ئەوە نەبێت کە نەزانێت چۆن لەگەڵ کۆمەلگایە خۆی بگونجێنێ. خوێندن بە زمانی دووەم لە قۆناغی سەرەتاییدا کۆمەڵێک گرفتی دەرونیمان بۆ دروستەکەن کە ئەمانن ئەو گرفتانەی کە منداڵەکانتان ئەگەری هەیە لەوانەیە تووشی ببن ئەگەر بە زمانی دووەم بخوێنن، لەبەرەوەی ئەم منداڵە ناتوانێت ئەو وشانە بەکاربێنێ کە لەناو کۆمەڵگەی کوردیا باون کە وشەی تر لە شوێنی بەکارهێنێ، بۆیە ناتوانێت پەیوەندیەکی باشی کۆمەڵایەتی لەگەڵ هاوڕەکان و خزم و دۆستان و ئەوانەی ناو کۆڵانەکەی خۆیان دروست بکات. ئەمەش ئەبێتە هۆی گۆشەگیری، و ئەم گۆشەگیریەش ناچارە خۆی بە شتێکی تر سەرقاڵ بکە، ئەویش مۆبایلە، ئایپادە، کۆمپیوتەرە یان ئەو ئامێرە ئەلکترۆنیانەیە یاریکردنە ئێکسبۆکسە. زۆر تێکەڵبوون لەگەڵ ئەم ئامێرانە هەم گرفتی تەندروستی هەم کۆمەڵایەتی هەم دەرونیشی بۆ دروستەکە. لە کۆتاییە ئەمەوێت پەیامەکە بگەێنم
تکایە با تەنها لەبەر خاتری ئەوەی کە مناڵەکانمان بە زمانی ئینگلیزیەکی باش قسە بکەن داهاتوویان وێران نەکەین و بە زمانی شیرینی کوردی با فێریان بکەین چێژ لە کوردی وەرگرن. بە پێی سەرچاوە زانستیەکان خوێندن هەتا شەشی سەرەتایی پێویستە بە زمانی دایک بێ و لە دوای شەش زۆر ئاسایە تۆ بە زمانی دووەم فێری بکەی توانای تێگەیشتن و توانای پرۆسە عەقلیەکانیشی زۆر بەرەو پێشەوە چێ. منیش لەم ڕۆژەیە بە باش ێزانم بە زمانی هەورامی زمانی دایکم بڵێم فرە سوپاس تاکەر و پێ گۆشتگێرتەی تا سڵامەت و ساغی بیت.